نزیکی 6 ساڵە لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجام نەدراوە. سەرباری دەستنیشانکردنی وادەکەی و دواخستنی بۆ چەند جارێک لە 2 ساڵی ڕابردوو تا ئێساش ڕوونی هەڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت یاخود نا. بەشێک لە چاودێر و شارەزایان دەڵێن هەڵبژاردن مافێکی سەرەتایی هاوڵاتیانە، بەڵام دوو حیزب دەسەڵاتدارەکە بەبێ ڕەچاوکردنی کاریگەریە نەرێنیەکانی و بەمەبەست و لەبەر بەرژەوەندی خۆیان هەر کات بۆیان نەگونجێت بڕیاری دواخستنی دەدەن. بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆی ئەو کولتوری کە دوو حیزبی دەسەڵاتدار بە درێژایی مێژووی 30 ساڵی ڕابردوو فەراهەمیان هێناوە، هیچ کاتێک نەتوانراوە هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێت. کامەش بەڕاستی هەم لە ڕووی نێودەوڵەتیەوانێ کاریگەری سلبی و نەرێنی هەیە لەسەر سومعەی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی و هەم لەسەر کۆمەڵگەی کوردیش. تەبەنەوەیشێک لە لێکەوتە خراپەکانی ئەگەر ئەم جارش هەڵبژاردن دواکرێت. بەداخەوە ئەم جارێکی بین ئەمە بۆ دووەم جارە بۆ ئەنجامدانی ئەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواکرێت. ڕێخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت دواخستنی ئەم جارەی هەڵبژاردن و بە گوێنەکردنی نێردەی وڵاتانی ڕۆژاوا بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی زیانی گەورەتر بە قەواری هەرێم دەگەێنێت. دوایین ئینتیخابات 4 مەرسوم دەرچووە بەرەو دەرچوانی مەرسومی پێنجەمە ڕۆین. فەلسەفەکەی هەدەفەکەی ئەوەیە ئینتیخابات مافی سیاسی خەڵکە وەکو ڕوە قانونی دەستوریەکەی، بەڵام لەسەر ئەرزی واقع ئەم مافە زەوت کراوە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە. کەیان ویستی بێت عەرقەلەو لەم پەریان بۆ دروست کردووە، کەیشیان ویستی بێت پێیان باش بووبێ و دیزاینیان کردبێت و دابەشیان کردبێت کێکەکە ئینتیخاباتەکە کراوە. بەشێک لەلایەنە سیاسەکانیش دەڵێن یەکێتی و پارتی وەک دوێزی باڵادەست قۆرخی بابەتی ئەنجامدان و ئەنجامنەدانی هەڵبژاردنیان کردووە و ئەو مافەی خەڵکیان زەوت کردووە کە هەڵبژاردن ڕێگا دروستەکەی گۆڕانکاریە لە سیستەمە دیموکراسیەکاندا. پەرلەمان داخرا ئەنجومەنی پارێزگاکان نەمە کۆمیسیۆن هەڵوەشایەوە، قەیران لە دوای قەیران هاتە پێشەوە و ئێمە پێمان کارێکی نەشیا و خراپ بوو. بەڕاستی دواتر مەوعیدی تر سەرۆکی هەرێم دیاری کرد، لەو مەوعیدەش نەیان کرد، مەوعیدی دووەمی دیاری کرد، لەوەش هەر نەیان کرد. دەسەڵاتداران لێ بەرپرسی لێکەوتەکانی بینیمان ئێستا هەرێم لە بەردەمی بەغدا لاوازە، لە ئاستی نێودەوڵەتی لاوازە، شەرعیەتەکانی ڕۆژ بە ڕۆژ شەرعیەتی دامونەزگاکانی لاوازتر دەبێت، لێکەوتەکانی ڕۆشنن، زۆر ڕۆشنن. بەهۆی ناکۆچی و ناتەبایی هەردوو حیزب دەسەڵاتدارەکە لە دروستبوونی حکومەتی هەرێمەوە تا ئێستا هیچ هەڵبژاردنێکی گشتی لە وادەی خۆیدا ئەنجام نەدراوە. کەمترین ماوەی دواخستن بۆ 2 مانگ و درێژترینیش بۆ 10 ساڵ دواخراوە. بەهۆش دواخستنی هەڵبژاردن بووە بە ناسنامەی حکومڕانی کوردی. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.